بەشە ناوخۆیی خوێندکارانە بە 4 لیژنەوە دەست دەکرێت بە چاککردنی تەواوی ئەو شوێنانەی کە پێویستیان بە چاککردنە یاخود دابینکردنی ئەو ئامێر و کەلوپەلانەی کە پێویستیان بە گۆڕینە. داواکاری خوێندکاران چی بووە لە سەرەتاوە کە گەیاندویانە بە بەڕێزیان ئێمە ئەوانیان بۆ جێبەجێەکەین لە دابینکردنی سیستەمی گەرمکەرەوە ساردکەرەوە ئەو شوێنانی کە گەرمکەرەوەی مرکزی و ساردکەرەوەی مرکزیان نییە هەستاوین بە دابینکردنی سۆبا و زائیدەن موبەریدە دابینکردنی فەرش و کومبار بۆ ژوورەکانیان دابینکردنی سپلیت کورسی و مێزی سعیکردن سەلاجە هەموو ئەو شتانێک کە خۆیان پێویستیانە و لەگەڵ ژیانی ڕۆژانەیانە کێشەی بۆ دروستکردون ئێمە داواکارەکانیان جێبەجێەکەین. لە یەکی ئەم مانگەوە دەستکراوە بە دروستکردنی لیژنەکان کە سەربەریدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لەسەر ڕاستپاردەی بافڵ جەلال تاڵەبانی دروستکراون تاوەکو گۆڕانکاری لە بەشە ناوخۆییەکاندا بکەن و داواکاری خوێندکاران جێبەجێ بکرێت. لە ئێستاشدا بەشە ناوخۆییەکان بۆ یاغ دەکرێنەوە و ئەو شوێنانەی کە پێویستی بە چاکردن بێ چاک دەکرێنەوە. هەروەها بە دابینکردنی کومبار و جلشۆر و پێداویستی چێشتخانە و بەفرگر و هێڵی ئینتەرنێت و سیستمی مرکزی بۆ گەرمکردن و دابینکردنی ئاوی سارد و گەرم و چاکردنی سیستمی ئاوەڕۆی بەشی ناوخۆیی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. لەسەر بڕیاری کاک پافڵ تاڵەبانی بڕیارمەداوە بە نۆژانکردنەوەی هەموو بیناکانی کەمپی داخلیەکانی ناو شاری سلێمانی و کە پێگاتوو لە کەمپی قلیاسان و کەمپی کۆنی ناو شاری سلێمانی و کەمپی کۆلێژی کوشتوکاڵ کە لە بەکرەجوێ لە ئاواڵ و کەمپی زانکۆی پۆلیتەکنیک لە سوارچرا و لە سەرەتادا هەڵستین بە تەمیرکردنەوەی هەموو بیناکان لە ڕووی ئەوەی کە بۆ یاخیان بۆ یاخشتیان بۆ بکەینەوە دەرگا و پەنجەرە و شتیان بۆ گۆڕین بە شێوەیەکی کە بگونجێ لەگەڵ ساردوگەرمی نەدا و ئێمە ئەتوانین بۆ ڕووی شتەکان چاکەکەینەوە و هەموو کارەبایەت و ئیشی مواد و شتەکان گشتی دەستمان پێ کردووە. لە ناو لیژنەکاندا نوێنەری خوێندکارانشیان لەگەڵدایە تاوەکو چاودێری چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەی چاکردنی ناو بەشە ناوخۆییەکان بکەن. ئێمە لەسەر داواکاری خوێندکارە ناڕازیەکانیش لە هەر لیژنەیەکمان کە دەرئەچێت بۆ سەرپەرشتیکردنی کەمپێک دوو خوێندکارە ناڕازیشمان لەگەڵا بێت خۆیان لەگەڵمانە ئەبن و ئاگاداری سەرجەمکار و چالاکیەکانمانە بن. کارەکانمان ئێستا تهدیدمان نەکردووە گەشتۆ بەچەند لەبەرەوەی ڕێژەی ئیشەکان زۆرن و ڕێژەی داخلەکانیش زۆرن ژمارەیان ئێستا ئێمە لە داخلی ناو قلیاسان ئیشەکان زۆر بە باشی ڕۆشتون تقریبا لە تەسلیمکردنەوەیە داخلی ئەواڵ ئەمڕۆ تەواو بۆ کارەکانیان ئەوەی کەماوەتەوە داخلی ناو شارە کەمپی کۆن زائیدەن پۆلیتەکنیک ئەوانیش بە بەردەوامی ئیش و کاری تا جێبەجێکرێت. لە سلێمانی هەریەکا لە بەشە ناوخۆیی کەمپی نیو خلیاسان و کەمپی ئاواڵ لە بەکرەجۆ و بەشە ناوخۆیی عەلی کەمال و مەجید بەگ و کانی ئێسکانی 1 و 2 3 بڕیاری چاکردنی دراوە و هەوڵ دەدرێت بە زووترین کات تەواو بکرێت و بەشێک لە داوای خوێندکاران جێبەجێ بکرێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.